کردنمان بە مەسئولیت بەرامبەر بەو خەڵکی خۆمان کە ئەمانەی خزمەتیان بکەین هەرچەنە ڕۆژانی هێنی یعنی ڕوونە لای هەموو لایەکە ئێستا خەڵک لە سەفەر و سەیران و خۆشیەکانی خۆیانە بەڵام ئێمە لە بەرژەوەندی کۆمەڵگەکە و لە بەرژەوەندی خەڵکی ئێرە بڕیاریکردنەوەی ئەم کۆمەڵگەیەمان داوە لە ڕۆژانی هەینیدا بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی زیاتر مەڵۆی بخێنە سەر ئەو خزمەتانی کە پێشتر بە خەڵکی ئێرەمان کردووە. پارێزگای هەڵەبجە هیچ شوێنێک لێرە نییە ینی لە فەرمانگە حکومیەکانە دەوامێکی ڕسمی نییە وەکو شارەکانی کەژ نییە بڵێن سەیدەرەی ئێشەگر و تاقیگەی ئێشەگر و یان دکتۆرێک یا سۆنەر شوێنێک لەوە بوو. ئێمە هەستکردنمان لەو ڕۆوەیان هەستمان بۆ مەسئولیەتەیە کە ئەگەر کەسانێک هەبێ پێویستیان بۆ شتانە هەبێ ئێمە بتوانین بۆیان دابین بکەین بەضەبط ئەوەشمان کردووە پشتیوان بەخوای گەورە بەردەوامی شەبین. ئێستا ئێمە لە ڕۆژانی هەینیا دکتۆرێکی بە دوو کاتی جیاواز دکتۆرێکی ئێشەگری ئەخساییمان هەیە کە لە سعات 3 دوای نیوەڕۆ دەست پێ ئەکات تا 7 ئێوارە و لە 7 شەو دەست پێ ئەکات تا 12 شەو جگە لە دکتۆرە ئەخساییەکە ئێمە هەموو بەشەکان لێرە کراون بەشی تاقیگە دەرمانخانە پەرستاری سەنتەری دانمانەیە و بە بەردەوامی دکتۆرەکانی لێ و بەشی سۆنەرمانەیە و ئەشعەو یعنی بۆ هیوایە کەس پێویستی بە ئێمە نەبێ بەڵام هەر کەسێک بێتە ئەم کۆمەڵگایە بە ڕۆژانی هێنیدا ئینشاڵڵا لەسەر هیچ پێکی